سەرۆک براک ئۆباما دەڵێت وابەستەی ئەمریکا لە لەشکریەوە دەگۆڕێ بۆ دیپلۆماسی وە کەوڵێک بۆ سەقامگیری لە عێراقدا. گەورەترین باڵیۆزخانەی ئەمریکا لە جیهاندا لە بەغدایە و واشنگتن بەرنامەشی هەیە کونسڵخانە و ئۆفیسیش لە 4 شاری تری عێراقدا بکاتەوە. دیپلۆماتانی ئەمریکی لە شاری هەولێری کوردەکان کار لەسەر هێورکردنەوەی پشێویەکانی نێوان کورد و عەرەبەکان دەکەن. کونسڵخانەی ئەمریکا لە بەسرەش لە باشوور یارمەتی کۆمپانیا ئەمریکیەکان دەدا کە دەیانەوێت لەو ناوچە دەوڵەمەند بنەوتەدا کار بکەن. لەم مانگەدا هەزاران سەربازی ئەمریکایی عێراقیان جێهێشت. مەنال عومەر سەرۆکی بەشی عێراق لە ئەنستۆی ئەمریکا بۆ ئاشتی و دەڵێ عێراقیەکان لە بیرکردنەوەدان لە قۆناغی داهاتوودا چی ڕوودەدا. گوێیان لەوەیە ئۆباما چی دەڵێت، بەڵام ئەوەی بەڕاستی کە دەیبینین کشانەوەیەکی گەورەیە لەبەر ئەوە بیریان لەوە لای ئەوەیە ئایا لە پێش ئەو قسانە هێز و توانای هەیە. ئەمە پرسیارێکی گەورەی عێراقیەکانە. ئەو 50,000 سەربازی ئەمریکا لە عێراق دەمێننەوە سەنگی دەخەنە سەر پاراستنی ئاسایشی ئەمریکی سڤیلیەکان بە گەشتداچوونەوەی یاخیبوون و هەروەهاش مەشقوڕایەنان پێکردنی هێزی ئاسایشی عێراقی. لە ساڵی 2011دا ئەو سەربازە ئەمریکاییانەی ماونەتەوە دێنە دەرێ، بەڵام ژەنەرال ڕێی ئۆدەرنۆ سەرکردەی لەشکری ئەمریکا لە عێراق دەڵێت لە پاش ئەو دواوادەیە دەشێ هەندێک لە هێزە سەربازیەکان بمێننەوە. کەن پۆڵاک شارەزای کاروباری عێراق لە ئەنستۆی بروکینگز. تێکیژنێکی وا هەیە کە ئەمریکیەکانەوە عێراق بەجێ دێڵن ئەوان پاشەکشە دەکەنەوان سەربازان دەچێشنەوە بێ ئەوەی لە خەمی ئەوە دابنچێ لە عێراق ڕوودەدات. ئەمە ترسێکی ڕاستەقینە لەلایەن عێراقیەکانەوە ساز دەکات ئێستا عێراق دەیەوێت ئەمریکا بڕوات ئەوان ترساون و واژ دەبێت. پێکنهێنانی حکوومەتی عێراق هەوڵەکانی ئەمریکا ئالۆز دەکات. نورین مالکی سەرۆکوەزیری عێراق و ئەیاد عەلاوی سەرۆکوەزیری پێشووی وڵاتەکە لە ململانەیەدان بۆ پێکهێنانی حکوومەت. لایەنەکەی عەلاوی بە ژمارەیەکی کەم لە پێش لیستەکەی مالیکیەوە بوو لە هەڵبژاردنەکاندا. لەم ماوەی ڕابردوودا پۆڵاک لە عێراق لەگەڵ کاربەدەستاندا کۆبووتەوە و دەڵێت وای نابینێت ئەم قەیرانە بەم زوانە کۆتایی بێت. هەموو ڕێبەرانی پێشنگ باوەڕێن وایە هەڵبژاردنەکان کاریگەرانە مافی ڕێبەریکردنی پێدان، بەڵام کەس کۆگنیە کە چێ مافی ئەوەی هەیە یان چلۆن دەسازێن کە وڵاتەکە بەرەو پێش بەرن. هیچ کەس ڕایەکی باشی نییە کە چۆن کۆتایی بامە بێنن. مەنال عومەر دەڵێ ئەمریکا دەتوانێت پشتیوانی بەدەستبێنێت لە ڕێی یارمەتیدانەوە بۆ پەرەپێدانی خزمەتگوزاریە بنچینەیەکان. بێهیوایەکی زۆر هەیە بەهۆی نەبوونی خزمەتگوزاریەکانەوە. عێراقیەکان سەریان سوورماوە لەوەی کێشەی ئەلکتریک و کێشەی ئاو هەن. بۆ وەڵامی پرسیاری ئەوەی بۆچی نەکراون سەیری دەمی ئەمریکا دەکەن. جا پێم وایە ئەگەر هەوڵی دیپلۆماسی بتوانێت ئەو پرسیارانە نیشان بدات ئەوە هاوکاری گەلی عێراق دەبینین. تامانگی دەی ساڵی 2011 وەزارەتی دەرەوە بەرپرسێتی مەشقپێکردنی پۆلیسی عێراقی لە ئەستۆ دەگرێت. بۆ بەجێگەیانی ئەم ئەرکەش پێویستە وەزارەتی دەرەوە قەنەعەت بە کۆنگرس بکە کە دابینکردنی خەرجیەکان بۆ بواری دیپلۆماسی هەرزانتر دەکەوێت بە بەراورد لەگەڵ ئۆپەراسیۆنە لەشکریەکاندا. ئەم راپۆرتەتان لە دەنگی ئەمریکاوە پێشکەش کرا.